مامۆستا مەزبوط کردێ سەلاجەکەت تەواو مەزبووتە زۆر مەزبوطە خۆ غازی عادی و مادیتان تێ نەکردە غازی ئەسلیمان تێکردێ مامۆستا لیمۆ ئەو دوو کوڕیان نییە زۆر ئیشکەرە ئەمەن بە شەری ببینیم دەزانم ئیشکەرە یان نە کاکە بەڕاستی دەزانین دەمەوێت چیان لەو بکەم ئەمە برادرێک تەلەفۆنی لۆکردم گوتی هەندێک سەلاجی ئەوروپیمان هەیە دەیگوت لە وڵاتان بەبەر ناکەوی گوتی لۆ نایە سەلاجەکان لۆ تو بنێرم ئەو سەلاجەکان کە ناینات لۆن بۆ چی دەکەن سەرپەرشتی ئەو سەلاجانە بکەن و پیشەنگایەکە ئەنگۆ بەڕێوە ببەن ئەمە زۆر مەمنونیتونە چەند سارەمە هەوڵ دەدەن دوکانێکمانەبی ئیشی خۆمان لەسەر بکەین ناتوانین لەبەری فەقیر وەژاری لیمۆ چ غەریبە پێشەنگا هەدی وەڵا بەستە پارەمان دەکەوتە ناوەنی ئەوزا لیمۆ پێشەنگایەکەش بە ناوی تو دەکەم هەدی کاکە ئەوە ئەوەش خزمەت دەکەین ئەو ژمارە توێ مامۆستا بە ئەمنی ژمارە خۆم دەمێ هەر ئیشەکەتە بوو خزمەت داین زانی تقریبا هەفتە چکە تەلەفۆنی لۆ بکە بەس مامۆستا لە بیرمان نەکەی لە بیرتان ناکەم ئەموو مارکە ئەگە قەوە بە شەریکەی سەلاجەی مارکەمان دەدانێ زۆر کەسێ بەبندەچی باوەڕ بکە ئەو ڕۆژێ کە عەباس هاتبوو دێگۆ سەلامەکەم بی لە بازاڕی دێگۆ هەواڵی هەنارم لێ پرسی دێگۆ باسی ئارامان دەکرد وایە ئارام ئەو سا یەکەم بوو دیگۆ هەزار مۆزوعی قەدیم دوو جێرا گوتی ئاخری کابرا هاتگوتی کاکە ئەتۆ من بە چێ دەگەیتی گوتی تو سەعدی نی گوتی بابە سەعدی چی و حالی چی ماشەڵە نییە نەفسی چاو نەفسی برو نەفسی کەپوو نەفسی دەو خەرگی زۆر هەیە بەمدەچیت ئەدیکانی دوکانی سەلاجەی ئەوروپی ئەدیکا تەلەفۆنەکانێ ئەگە قەون نەبوو تەلەفۆن لە بۆ وەستای بکەی ئێکا تەلەفۆنەکان هەر قەپاتت کرد بلای بەڕێزم سەعاتەکە باید ستاڵۆ دەکەن گورە بابە سەد کەس بەمدەچی هەم ئەوڵەوی ئاقترا خەریکە نییە دەزانی جوان تەماشا بکە چای وەچی من بوو ها ئەرێ وەڵا عینن ئەتووی کەپی بە کەپی من دەچوو ئەرێ وەڵا ئەوە خڕۆکە بوو گورە بابەوە نییە برام لەوانەیە ئەنگۆ غەڵەت تێگەیشت بن ئەو نەبی بزانش نەکەوێت چەند عاقلە سێ خوشکم ئەوە ئەتوو گەلە غەریبی ئەوە دوو ماڵی هەیە دوو ماڵ گورە بابم شتی وانیە عەزیزەکەم گورە کۆنیە دوو شتی وانیە عەزیزەکەم شتی وانیە تەلەفۆن لە پۆلیسی دەکەم دەبی هەر ئێستا تەلەفۆن لە پۆلیسی بکەم دەڕۆین نا بابا نا نا دەڕۆین